وڵای بۆ قسەکردنی زیاتر لە بارەی دۆخی مافی مرۆڤ لە ئێران وەروەها هەڵکشانی ئامارەکانی لە سێدارەدان لە 6 مانگی ڕابردوو لە ئێران گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەرسەلان یاڕەحمەدی بەرپرسی ڕێکخراوی مافی مرۆڤ هەنگاو بەخێربێن. زۆر سپاس جای ئەرسەلان گەلێک بەخێراتیە کوردستان ئامارێن دەبێژن جهێ باوەریە هەوەنە یان ژیوە ئامارەکێ دیل بەردەست هەیە ژێ زێدەتر بیتن یا سێدارەدانێ بەداخەوە ینی ئەو ڕێژەیە لە لای ئێمە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە 6 مانگی ڕابردوودا 358 حاڵەت تۆمار کراوە کە لە سێدارە دراون و دەتوانین بڵێن ئێران لە سێدارە وەکو ئامرازێک بۆ سەرکوتی خەڵک بۆ چاوترسێنکردنی خەڵک کەڵگوڕێ دەگرێت و زیاترین ئەو کەسانەی کە ئەدام کراون لە پلەی یەکەمدا لە نەتەوەی کورد بوون و دواتر لە نەتەوەی بەلوچ ئەگەر دەزانین هەروەک دەزانین هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ شۆڕشەی کە ساڵی ڕابردوو لەژێر ناوی شۆڕشی ژن ژیان ئازادی لە کوردستان و سەری هەڵدا و هەموو ئێرانی گرتەوە دەتوانین بڵێن کۆڵەکەکانی دەسەڵاتی ئێرانی خستە لەرزین و زیاتر لە 500 هاوڵاتی بەهۆی دەستڕێژی هێزە چەکدارەکانی ئێران لەو شۆڕشەدا کوژران کە نزیکەی 52 لە سەدی ئەو هاوڵاتیانش هاوڵاتی کورد و بەلوچ بوون و هەر بۆیە دەبینین کە ئێستاش زیاترین هاوڵاتیانی کە لە سێدارە دراون لە پلەی یەکەم بە 77 کەس کورد بوون و پلەی دومیش 75 کەس هاوڵاتی بەلوچ بوون. بەڵێ بەڕێز ئەرسەلان لە نێو هەواڵەکە باس لەوە کراوە کە 206 کەسیان پێما بیاخود لە 160 زیاتریان بە تۆمەتی مادەی هۆشبەر لە سێدارە دراون. ئەمە ڕاستە یاخود تۆمەتەکانیان بۆ گۆڕن بۆی لە سێدارەیان بدەن؟ لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئەوە قبول ناکەین ینی قبول ناتوان بڵێم ینی ئەوەی پشتڕاست ناکەینەوە کە ئەمانە بەشێکیان سیاسی بن بێن بیانکەنە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی سەرکارەکان چون زۆرینەی ئەو کەسانە ئێمە توانیمانە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیانە دروست بکەین کەسانێکن هەر بەو تۆمەتانە دەست بەسەر کراون لەلایەن دەستگای دادوەری ئێرانەوە بەڵام بەداخەوە کەم و کۆری زۆر لە نێو دۆستیەکانیاندا هەیە ینی ئەو جۆرەی کە پێویستوە ئیزن نەدراوە پارێزەرەکانیان بە دوواداچوونی بۆ بکات و ئەو بڕیارە نائادڵانە بەسەریاندا سەپاوە بەڵام ئەوە پشتڕاست ناکەینەوە کە کەسانێک بن سیاسی چالاکی سیاسیان هەبووە و لەژێر ناوی بازرگانیکردن بە مادە سەرکارەکانەوە حکومەکەیان بەسەردا سەپا بێت لە ئەم لە ڕاستیدا لەم 6 مانگەدا نزیکەی 210 کەس بەو تۆمەتە لە سێدارە دراون لە حاڵێکدا لە ساڵی 2022-2021 سەرجەم 100 کەس بە تۆمەتی بازرگانیکردن بە مادە سەرکارەکان لە سێدارە دراون ئەمیش لە ڕاستیدا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاماژەم پێدا وتم ئەم شۆڕشە لە ئارادا بوو ئێستا گوشارێکی زۆری ئابووری لەسەر خەڵکی ئێراندایە و ینی کۆمەلگا لە ئاستی تەقینەوەدایە بۆیە هەوڵ دەدەن بەم شێوەیە دیسان دۆسیەی ئەوانەی کە بە تۆمەتی بازرگانیکردن بە مادە سەرکارەکان دەست بەسەر گراون خراوەتەوە گەڕ و بە لە سێدارەدانی ئەوان دەیانەوێ خەڵک چاوترسێن بکەن. باشە سێدارەدانە ئەو قاس خەڵکیە بێدادگەهکردن بێ هەبوونا هیچ پارێزەرەکی دکارە دەنگێ بلندێ جادەیان خۆپشاندەران و خەڵکێ نەڕازی بێ دەنگ بکە لە ئیران و ڕۆژهەڵات؟ لە ڕاستیدا تا ئێستا ئەو سیاسەتەی ئێران ڕەچاوی کردووە نەیتوانێت ینی گوشارەکان لەسەر خەڵک کەم و کۆڕیەکانی دەسەڵات هێندە زۆرن کە من پێم وانە ینی چاودێرانی سیاسی و چاودێرانی مەدەنیش پێیان وان نییە کە ئەم چاوترسێنکردنە بتوانێت پێش بە ناڕەزایەتیەکانی خەڵک بگرێت پێش بە ئەوەی خەڵک بگرێت دەنگی خۆیان هەڵبڕن و ئەگەری زۆری هەیە وەک وتم ئەم ئامارانە هێندە زۆر بووە ئەگەری زۆر هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا دیسان خەڵکی ئێران بێنەوە سەر شەقامەکان. بەڵێ لە ماوەی ڕابردووە بەهۆی دۆخی ئێرانەوە و تۆ باس کرد ژمارەیەکی زۆر هاوڵاتی دەست بەسەر کرا دەوترێت ئەمانەی کە ئێستا ئازاد دەکرێن هەندێکیان دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ خۆیان نەکوژن ئەمە بۆ سزادانێکی تند و ئەشکەنجێکی تون دەگەڕێتەوە لە زیندان لەسەر و کەسانی کە دەستگیر کراون پێشتر لە ڕاستیدا وایە ینی بەشێکی لەو کەسانی کە ئازاد بوون دوای ماوەیەک بە هۆکارێکی نادیار ینی دوای هەفتەیەک دوو هەفتەی هەبووە مانگێک بە هۆکارێکی نادیار گیانیان لە دەستاوە نوێترین حاڵەتی مەهدی سادقی بوو کە خەڵکی هاوڵاتیەکی کوردی خەڵکی ئیلام تقریبا 2 هەفتەی پێش لە بەندیخانە ئازاد بوو من خۆم لەگەڵی قسەم کرد وتی دۆخی دەرونیم زۆر خراپە
ینی وتی ئەشکەنجەیەکی زۆر دراوم نەیوتیان لە کردووە چۆن نەوتی ئەشکەنجەیەکی زۆر دراوم و تەنانەت وتی بە شێوەیەکی مەسنەوەی ئەدامی مەسنەوەی ینی هێناویانێت پەتیان لە ملی کردووە کە بڵێن لە سێدارە دەدەین وتی چەند جار ئەو حاڵەتیان لێ کردوم کە دۆخی دەرونی زۆر شپست بوومەوە خۆم لەگەڵی قسم کرد کە بەداخەوە سێ ڕۆژ پێش لە تاران ژاری خواردو و کۆتایی بەجیانی خۆی هێناوە دوایین حاڵەتیانە ئەمن بەنسبەت ئامارەکان و نازانم پرسیارەکان هندی ئامار بوون بەنسبەت کوردەکان و ئەو شەش مانگە حەزم دەگرت کە باسی بکەم هەروەک گوتم لەو 258 کەسەی کە لە سێدارە دراون 77 کەسیان کورد بوون کە دەکاتی 21 لە سەدی کۆی لە سێدارە دراوەکان 75 کەسیان بەلوچ بوون کە دەکاتی 21 لە حاڵات 21 لە سەدی حاڵەتەکان و 20 لە سەدی ئەو حاڵەتانە نەتەوەکانی عەرەب تورکمەن گیلەک و بەختیاری بوون و 9 کەسیان هاوڵاتی بەیانی بوون 2 هاوڵاتی ئێرانی بریتانیا و ئیرانی سعودی و 7 هاوڵاتی ئەفغانستان لە ئێراندا لە سێدارە دراون لەو 6 مانگەدا 7 ژن لە سێدارە دراون کە 3 کەسیان لە نەتەوەی بەلوچ بوون و لە کۆ ئەو کەسانەیش کە لە سێدارە دراون 65 حاڵەتی یعنی نزیکەی 18 لە سەدی حاڵەتەکان بۆ ئێمە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو و بۆ ڕێکخراوەکانی دیکەی ئێرانیش ڕوون بۆتەوە کە لە سێدارە دراون ناویان هەیە بەڵام نازانرێت کە خەڵکی کوێن ینی نەمانزانیە بزانین سەر بە چەندەتەوەیەکن بۆمان ڕوون نەبێتەوە لەوانەیە ئەگەر ئەو شتە ڕوون بێتەوە زیاتر ڕێژەی ئەو کوردانی لە سێدارە دراون زیاتر بێت ڕێژەی ئەو بەلوچانەی لە سێدارە دراون زیاتر بێت هێژە ئەرسەلان بۆچی شۆڕەشە لە ژێر ناوێژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵات و ئیرانی دەست پێکری لە تەمامی دنیای دەنگڤەدا نەکاری تشتێکی لە هەرسو کەوتێن ڕژێمی بەرامبەر خەڵکیوێ بگەهڕیتن جوواکە ناودەوڵەتی خەمسار نەبوو دەرهەقی بێ مژارێ لە ڕاستیدا جوواکی ناودەوڵەتی ئەو هەڵوێستەی کە دەبوو هەیبوو نەبوو ینی ئەمەمان هەم ئەمنستی هەم لێ بڵین چاودێری مافەکانی مرۆڤی جیهانی هەم ئەنتۆنیو گوترێش و پەرلەمانی ئەوروپا ئەمریکا بەس هاتن محکومیان کرد و چەند بەرپرسێکیان خستە ناو لیستی سزاکانەوە لە ڕاستیدا ئەوان دەیانتوانی کاری زۆرتر کەن دەیانتوانی باڵوێزخانەکانی ئێران لە وڵاتانە دابخەن کە نەیان کردەمە وەکو کەم و کۆڕیەکە ئێمە وەکو ڕێکخراوی هەنگاو بەردەوام لە تویتەکانی خۆمان ینی لە تویتر ئەو ڕخنەمان لە بەرپرسانی ئەوروپایی و ئەمریکایی گرتووە و بەنامەژ ئاگادارمان کردوون کە دەبێت ئەو کارانە بکەن هیچ کات وەڵامتان درایەوە نابداخۆ تایسە وەڵامێک نەدراوە من نامی ڕاستیمان مادەم وەڵام نەدرا بۆچی لە کوتا راپۆرتەکەیان دیسا داوان لە جوواکە ناودەوڵەتی نەتەوێنیەک بۆ سازیان مرۆڤی کردە کو بەها ناوێ نەدادیە بهێن لە ئیران داگەهکردن خەڵکێ سێدارە دەدەن ئەوە داوای ڕێکخراوی مافی مرۆڤی ئێرانە لە ڕاستیدا ئەو وەکو ڕێکخراوێکی مافی مرۆڤی دەبێ ئەو شتە بکات ینی ئەوش هەردەنگی ئەوەندە دەڕوات کە داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بکات کە گوشاری زیاتر بخەنە سەرێران ئەوە داوای هەموو ڕێکخراوە مافی مرۆڤیەکانە کە لە ئاستی کوردستانی ڕۆژهەڵات و لە ئاستی ئێراندا چالاکی دەکەن بەڵێ ئەگەر زۆر بە کورتی ئامارەکەم بیتێ لەبارەی 6 مانگیەکەمی ساڵی ڕابردوو لە بەرامبەر 6 مانگیەکەمی ئەم ساڵ ڕێژەی لە سێدارەدان چەند هەڵکشاوە لە ڕاستیدا بۆ 6 مانگی یەکەم نیمە من بەس کوردەکان ئامارەم ئامادە کردووە ساڵی ڕابردوو لە کۆی 12 مانگی ساڵی 2022 52 هاوڵاتی کورد لە سێدارە دراون بەڵام لەم 6 مانگەدا کە بۆتە 77 ینی لەم 6 مانگەدا 48 لەسەد زیادی کردووە بەنسبەت ساڵی ڕابردووشەوە کوردەکان و ئەم 358 کەسەش کە لە سێدارە دراون بەداخەوە 13 کەسیان بەندکراوی سیاسی بوون 5 کەسیان لەو کەسانە بوون لە شۆڕشی ژینادا دەست بەسەر کرابوون و سزای سێداریان بەسەردا سەبا بوو کە بەداخەوە لە دادگایەکی نەعادەڵانەدا ئەو سزایان بەسەردا سەپاوە هیچ مافێکی داکۆکیکردن لە خۆیان نەبووە و هەروەها 18 بەندکراویش لەم 6 مانگەدا سزای سێداریان بۆ بڕاوەتەوە کە لەو 18 بەندکراویش 8 کەسیان بەندکراوی سیاسی کوردن بەڵێ بەڕێز ئەرسەلان یار ئەحمەدی بەرپرسی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە ستودیۆ ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوون و ڕۆکردنەوەکانتان بەخێرات سپاس